ئاری لە بەیانیەکی سارد و تەمومژاوی هەولێردا سڵاوتان لێبێ. من ئێستا لە بازاڕێکم تایبەتمەندە بە بەرهەمە شیرەمەنیەکان و بەرهەمە خۆماڵیەکان بە شێوەیەکی گشتی. لێرە لەم بازاڕە چەندین با بڵێن شێوازی جۆر ئەو جۆر لە بەرهەمە خۆماڵیەکان و لە ناویشیاندا بەرهەمە شیرەمەنیەکان بە شێوەیەکی گشتی خراونەتەڕ. لێرە من لە لای دوکانێکم چەندین ساڵە ئەم کارە ئەکات و بەرهەمەکانی بەپێی وەرز ئەگۆڕێ، واتە ئەو شوێنانەی کە بەرهەمە شیرەمەنیەکان و بەرهەمە سپێمەنیەکان زیاتر بۆ ئێنێرن بەپێی وەرز و بەپێی خواستی هاوڵاتیان و دانیشتوانی شاری هەولێر ئەگۆڕێ. من زیاتر ئەمێ قسە لەگەڵ ئەو بکەم، زانیاری زیاتری لێوەرگرم و وەگەر کامێرەمانەکەشم هاوکارم بێ زۆرترین وێنەی ئەم بەرهەمانەتان بۆ ئەگوازمەوە. سڵاوت لێبێ قوربانگیان، ئەگەر پێمان بڵێ سەرەتات ماوەی چەندە ئەم کارە ئەکەیت لێرە؟ سەرەتا لەوانەیە من تقریبا 15 ساڵ کاری دەکەم. وەس باب حیوان شتمان هەبووە، هەر هەمان بووە، ئێستاش بام حیوان شتەیە چێری مەڕەیە. خۆتان خاوەنی ئاژەڵ و بەرهەمەکان بەرهەم دێت؟ بەرهەمەکان ئیمەنیە. ئارێ وەڵا بەس بەرهەمەکانی گوندانی لە گوندەکانی لێرە پشتی گوێڕ دێ دیبەگەی دێ کەرە چێ دێ لای بەعارکەی و لای بەعارکە دێ چەر کەسە لە خەتی خۆی دێ. ئەو بەرهەمانە تۆ قەیماغە مووسدا زیاد قەیماغ لە مووسێ دێ لە هەولێرش کەم هەیە. و ماستی مەڕێ ئێستا بە دیارکەتیە دەگەڕ سەکابانی ماسەکە دەدەنێ ئامراش دەنێ دەنێ مشتری لە خۆی تام بکە دەرێ ماسەکەی تام بکە ئەو زەبە عەقلی نەگیربانە بە زیاتر خواست لەسەر کامانێ. ئێستا خواستە لەسەر قەیماخێ لەسەر ماستی مەڕێ هەیە لەسەر ماسی چێرێ لەسەر ژاژی پەنیری هەیە پەنیری پیستەی هەیە ماسی باشش بە دیارکەتێ ئێستا. باشە من گوێم لێ بووە هەرواش بەناوبانگە هەولێر وا مەشهورەکە بە ماس بەناوبانگە. باسی ئەوەم لۆ بکە، مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ماسی مەڕێ زیاتر لە هەولێرێکا بۆکەیە. ماسی مەڕێ زیاتر بەناوبانگە، ماسی مەڕێ لێرە کابانی باشە لە وەڕی باشە خزمەتی ماسی باش دەکەن. مەسەڵ ئێستا قەیماغ لە مووسێ بەناوبانگە، ماسی مەڕێ هەولێر ماسی مەڕێ بەناوبانگە، یعنی کابرا بسوای مووسێ سلێمانی هەدیە دیاری خۆی دێوەڵە بە ماسی مەڕێ. ئەو وەرزەی کە ئێستا تێداین ئێستا وەرزی ماسی مەڕیە بەس دەگەڕێتە سەکابانی مەڕ ماسی قەرسی لێخۆ ماسی قەرسی زۆر خۆ نەبارێ خۆشە بستە ناو پەرێزی خۆشە، عنی مانگ بە مانگ خۆشتە دەبێ فەسل بەرە فەسل. ڕامان ئەو کاتانی کە وەرز بڵێ ڕامان چەند جۆرێکی جیاوازی معمەلیشێ، ینی ئەمە ئێستا دەرێ ماسی معمەلم هەیە دەرێ معمەلمێ مەڕمە بێرم مەڕمێ لەسەر قسەی کابرای دەزانم ماسەکان هەموو دەناسین دەبە باب بە نابەسەر چاوای پێ دەرێم بەس ڕاستەکە پێ دەرێم خەڵکەکە دێ کاکە ماسەکەم دێ خۆشبی ئازەکە با ماسی معمەلی بی ماسی مەڕێم دێ فەلاح سەڵ لەسەر فەلاح دەری چەندی پێ دەم پارەی پێ دەم دەبا باش بەقە 25,000 دا ماس لێرە. ڕامان ئەگەر گوێت لێمە ڕامان ینی ئێمە کە ماستەکڕین بە تام یان زۆر جار تونیەکەی قەیماغەکەی ئەمانە هەمووی مواسەفاتن بۆ ماستەکە سەر توێژەکەی قەیماغەکەی تەواو هەرێک شتەکە. بەس چەند جۆرێکی جیاوازی قەیماغە بینم لەوێ وانە ئەوە تا لەبەردە ئەوە چۆنە جیاوازەکانیان چییە بە چی بزانین قەیماغی باش و قەیماغێک کە شیرەکەی شیرێکی دەست کرد بێ یان ئەو شیرانە بکە لە قوتووە پێی دروست دەکرێن بە چی بزانین؟ باشە من هەوڵەدەم لێ بپرسم ئەوەی کە ئێستا هەیە لێرە لەو چەند زۆرە هەندێکیان قەیماغە هەندێکیان سەرتووی پێ ئەڵێن ئاری باشە جیاوازی ئەو قەیماغانم پێ بڵێت هۆکارەکەی چیانی جیاوازەکانی ئەو قەیماغانە دەگەڕێت سەکابان وەستای مەزەکو ساغێک شەرکی باش ساغ لەگە ساغ ئەوەش کە وەستابی دەزانیم قەیماغەکی باش دروستکە سەرتۆکی باش دروستکە هەمان شیرە لەو قەیماغانە بکات هەمان شیری گامێشە بەس هەیە شیر لەگە شیر لەوەڕ فەرقی هەیە خواردن فەرقیە کە دێتە ئەوەکەی گامێشەکەی دەدێتە مەڕەکەی خواردنی ساشی شیری باش دەداتێ چەوری باش داتێ ئینتازی باش دەبی. ئەو کەسانی ئێوە بڵێن هەمە هەنجیتان لەگەڵیان هەیە با بڵێن تەنسیقتان لەگەڵ هەیە کە لێیان دەکەن لەو کابانانە خۆتان داواکاریەکانتان پێیانەکانیان پێ دەرێن پێ دەرێن مەقسەد ئەو ماسە تامسونی دەقیسێک زیاد بکرێ خەفیفە دەست بەرمەدە لە شیرەکەی بادا چەندی ئاوی سکە ماسەکە پەید دەبی لەوارەت بە سەرتووەکە ئەو زۆرە لە مووسێ دێ بە وزای سەع و ئەوانە دێ لە هەولێری دروست دەکە بە شیری قەیماغی دروست بە شیری سێرێ دروست دەکرێت بەس قەیماغەکان بە شیری قەیماغی کە کورا ئەوان زیاد شارەزانە لە قەیماغی. شێک لە خەڵکی ئەوەی من تێبینیم کردووە خواستیان زۆر لەسەر پەنیری پێستە پەنیری پیستەیە ئەوە چۆنە باسێکی ئەوە بکە ئەوە پەنیری پیستەی هاوینان دادەنین هەر دەگرن لە پیستەی ئێستا دێتە ئێستا مەسووی مەسی پەنیری پیستەی بێت دەری ئەوانە پەنیری پیستەیە نەنا علاقی دادنین نەنا پیستەی نیە ئێستا نرخەکانیشیان جیاوازە پەنیری پیستەی 30,000 28 30 پەنیری بەڕادی لە بەڕادی هەرژێ و هەرزانترە بە 20,000
دەگەرێتەوە ساو خەڵکێکە عەزی هەیە عەزی لێ پیستەیە عەزی لێ مەڕ ئەوەیە بەڕادیە ژاژی حەزی لە پەنیری ژاژی هەیە لێ بەڕادی دەبی خۆش کردی ژاژەکان پەنیری پیستەژانە ڕێکی بێقی خاین کەیوە ئەی هەموو شتێک دەبی کابانێتی خۆی بکەیت بەرهەمەکانی ناوخۆ زیاتر ئەوانەی کە باست کرد بڵێن بەشێکیان ناو خۆمایسە زیاتر ماستە شیرە قەیماغا پەنیری ژاژیە مەیرەیە ینی هەر کەسە بە ئەوی خۆی زیاتر ئەوانی بەرەمکەنای خۆی خۆش بێ سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ لانە ئاری ئەوەی کە ئەم هاوڵاتیە ئەم دوکاندارە ئاماژەی پێدا ماوەی 15 ساڵە لێرە ئەم کارەکە خۆشیان خاوەن ئاژەڵن بەڵام خۆیان لە ئێستادا با بڵێن ئەو بەرهەمانە بەرهەم ناهێن و هەما هەنجیان لەگەڵ خەڵکانی دیکەیە کە ئەم بەرهەمانە ئامادە ئەکەن جا بێ ئێوە ناخۆش من پێش ئەم ڕاستە و خۆی قەیماغەکەم تاقی کردەوە بەڕاستی بەتان بوو دیارە قەیماغێکی خۆش و بەڵێ ئەمەیە هیوادارم کە ئێوەش هاتن هەولێر سەردانتان کرد تاقی بکەنەوە بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە یاخوانۆشی گیانە بێ ڕامان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو فرۆشیارەش کە زانیاری زۆر باش هەڵە تێراگای لە برسینیاوە ئەمڕۆ ڕامان ئاگەی لێمان نەبوو بەس بۆ خۆی تێری خواردنەشی گیانە بێ ڕامان دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێزش کە قسەی بۆ مایکی کورسات کرد و زانیاری پێبەخشین لەسەر بەرهەمی شیرەمەنی لە هەولێر و گرنگی ماستی هەولێر بەڕاستی زۆر بەتام